بیرەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەگەڵتان لە قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆی دووجار بیرکەرەوە کە تایبەتە بە پلنیۆم و کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تا چەندە ئەتوانێت چارەسەری کێشەکانی یەکێتی بکات. کاک جوتیار بەر لە ناوبڕەکە و پرسیارم لێ کردی سکرتێری ئەنجومەنی ناوەند ئەڵێت ئەگەر کۆنگرەی چوار دوور بێت لە تەکەتولبازی ئەشێت مەشخەڵێک بێت بۆ هەڵسانەوەی یەکێتی، بەڵام ڕایەکیش هەیە ئەڵێت ڕەنگە لە کۆنگرەی چواریشە هەر تەکەتولێک 150-200 کەسی خۆی باتە ژوورەوە و یەکێتی بەو نەهجە بەردەوام بێت. کاکە ڕەنگە نییە ئەوە قرار دراوە لە هەفتەی ئایندەوە لیژنەیەکی تایبەت داڕێ لە سەکردایەتی و ئەنجومەنی ناوەند و ئۆرگان تایبەتەکان بۆ دازنیشانکردنی ئەندامانی کۆنگرە. ئەمە پەیڕێی و ناخۆ لە ناو پەیڕێی و ناخۆی یەکێتیە تعدیل کراوە. تعدیل کراوە دەبێ فلان و فلان و فلان و فلان ئەندامی ئەم فلان و فلانە کاتنە کۆنگرەوە بە تەکەتولادیشان کرد و قاعدەی یەکێتیان چانە کرد و ئەوانە بەڕاستی و کادری ئەساسیم حیزبن، معنایم حیزب ناتوانێت خۆت بگۆڕێت، معنایم حیزب ناتوانێت چارەسەری بکات. تۆ سەکردایەتی ئەنجومەنی ناوەندە ئەنجومەنی مەکتەبە فلانە هەموو تحدید کراوە 1000 بۆ 1200 کەسێتە کۆنگرەوە. کۆنگرە 3 مانگی ئابەسری هەمووی خەڵکی خوێنەوار و کادری ئەساسی و کادری ئەساسیم حیزبەیە، جاسیانی عایدی فلانە چواری نەوعێکی ترە و مەوزوعێکی ترە. تۆ هەتەونیتە ئەمە ئەم ستافە هەیە، ئەم ستافە 1000 کادری ئەساسی مەڵبەندەکان و کۆمیتەکان و مەکتەبەکان و ئەنجومەنی ناوەند وانەوە کە مەسە هەر ئێمە کە ئەنجومەنی ناوەندی 100 کەسین کاکە کە 100 کەسین زۆری ڕخنەگرە زۆری قسەی کردووە بە سکرتێرەکەمانەوە کە ڕخناگرێت تا خواری خوارەوە. ئەنجومەنی سەکردایەتی مەجموعەی سەکردایەتی لەم کەناڵیەوە ڕخناگرن دەی باشە لە کۆنگرا بگرین، ماڵی خۆمان لە کۆنگرا چاکەین، لە کۆنگرا بە حورمەتەوە بە ڕێزەوە بە مەجموعەیە بڵێن با بە تۆ ئەمە مهمەیە کە پێسپاردۆ 20 ساڵە 30 ساڵە تۆ پێشمەرگەی قالەمانی ئازایت توانیت ئەو شتە بکەی ئێستا سیحەتی ئەوانەی فلانە. کاک جوتیار ئەوانەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لە ئاستی بەرپرسیارەتی ئەو سەرکردایەتی کردنەدان من ئەڵێم باسم بۆ کردی سەکردایەتی تۆ کە ئەڵێی بەسەر سەکردایەتی ئیشەکەیت ئەم سەکردایەتی دووسێ بنەمای ڕئیسی هەیە کاکە تۆ بێ کەرەسەیەکی باشت لابێ کەرەسەیەکی باشت دابێ کە ئەو کەرەسەیە پێی بکات کە کەرەسەکە پەیڕەوی ناخۆ پرۆگرامە. دووەمیان ستافێکی باشە دەبەردەستا بێ سیەم قاید. کاکە ئێمە مشکلەیەکمان هەیە لە غیابی مام جەلالە بەداخەوە دێمە وڵات بۆ غیابی مام جەلال. سوپاس دەکەم کاک عەزیز، ئەزانم لە بەشیەکەمە لە کاتم خواردی بەڵام بۆ تاویزەکەم پێت وایە بەگۆڕینی دەم و چاوەکان کێشەی یەکێتی چارەسەر بێت؟ بێکشتی بە درێژایی مێژووی خۆی تووشی 3 نەکسە بووە، هەر 3 نەکسەکە نەکسەی دەرەوەیە، شکستی دەرەوەی. بۆ نمونە ساڵی 1978 لە کارەساتی هەکاریە تووشی کارەساتێ بوو دەستی دەرەوە بوو. ساڵی 1970 تووشی کارەساتێ بوو بریتی بوو لە ئەنفال. ساڵی 1996 تووشی کارەساتێکی تر بوو کە سیویشی ئاب بوو. هەموو ئەمانە ئەو شکستن کە لە دەرەوە دێ واتە یەکێتی بۆ کۆنتڕۆڵکردنی دەرەوەی خۆی وەکو هێزێک لە ساحەکەی توانێت، بەڵام شکستی ئەمجارە شکستێکی ناوخۆییە، شکستی ناوخۆیی قورسترە. یعنی من شخصی خۆم زۆر قەناعەتم بەوە نییە تۆ لە کۆنگرێکا بتوانی کورفی کورد چارەسەری بکەیت. یەکێک لە هەرە ئیشکالەکانی بۆ نمونە بە باسم کە مام جەلالیش لێرە بووە لە کۆنگرەیە بووە لە 2010 یەکێک لە هەر کۆنگرە خراپەکان کراوە کە زۆرێک لە باڵا عسکەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون بە ئەندامی مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان کە بە ئەترافی زۆرێک لە خوێنەوارەکانی کۆمەڵگەی ئێمە یەکێک لە هەرە کۆنگرە خراپەکان بووە. لەبەرەوە تۆ چ زمانە هەیە لە غیابی مام جەلال تۆ بتوانانی کۆنگرێکی سەرکەوتوو بکەی لە کورفەیەک و لێکا بتوانی ئەم دۆ خەبەریتە دۆخێکی تر. من زۆر قەناعەتم بەوە نییە وتم پەیوەندی بە گفتوگۆی عەقلانیەوە هەیە، دەبوو تا ئەم لە حزب پلنیۆم تەواو نەبووە هەر گفتوگۆ بکەی هەر قسە بکەی ئەمە چی بوو ڕوویدا و بۆ ڕوویدا و هۆکارەکان چی بوون. تۆ لە لەحزەیەکی دیاری کراوە کۆنگرەی ئێمە من زۆر قەناعەتم بەوە نییە کە لە کۆنگرەکانە بتوانین شتکەین. کۆمەڵگەی کوردی یعنی ئەزمونێکی زۆر قوڵی نییە لە گفتوگۆی عەقلانی و گفتوگۆی دایالۆگا. کۆنگرەی پارتیمان بینی هەڵپەرچێ بوو، کۆنگرەی تاکە کۆنگرێک بینیمان تۆزێک کۆنگرەیەکی ئەلمانیانە بوو، کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی بوو کە کۆنگرەیەکی ئەلمانیانە بوو سکرتێرەکەی گۆڕی و کۆمەڵێکی ڕاستە و خۆی توانی شت. کاک عەزیز پێت وایە ئەم جارە ینی بە پشتبەستن بەڕێی خۆت پێت وایە ئەم جارە یەکێتی دیسان ناوە گۆڕێت و ناوەڕۆکەرۆک خۆیە بێ؟ من بەتەسەوری من وەکو گوتم من زۆر ئومێدم بە کۆنگرە و کۆنفرانس نییە بتوانین کاری ڕیشەی بکە. ئەزمووی قوڵمان هەیە گوتم کۆنگرەی دەی ئێوە 100 ڕۆژەی لە بەردەمی یەکێتی ماوە بۆ کۆنگرە دەتوانێت یەکێتی بتوانێت بەخۆیان بچێت. ئەم 100 ڕۆژە پێویستی بە گفتوگۆی زۆر عەقلانی هەیە لە ئاستی میدیایی یا لە ئاستی ناوخۆیی یا کۆنفرانسی گەورە بکەی پێشەوەی بگەیتە کۆنگرە. تام لە حزب هیچ نییە گوتم میدیاکان باسی مەسرەکەوە میدیاکەی تر باسی سووریاکە ینی قسە گفتوگۆکە زیاتر لە ناو میدیای ئەهلیایە قسە لەسەر ئەم هێزاکرێ. بۆیە ئەم هێزە پێویستی بە گفتوگۆیەکی عەقلانی هەیە، پێویستی بەوەیە کە ڕخنەیەکی توندی خۆی بگرێ و نەمان بینی بەرپرسێ بکشێتەوە بڵێ کاکە و بەرپرسیارەتی من بوون. غەڵەتی یەکەم لە مەکتەبی هەڵبژاردنە، لە مەکتەبی ڕێخستنە، لە مەکتەبی ڕاگەیاندنە ئەمە پشکی شێریان بەرەکەوێت لە شکستی ئەم هێزەیە. باشە بۆی کەسی نەکشایەوە نەیتوانی بکشێتەوە. لە وتارەکەتە ئەڵێی
یەکێتی پلینیۆم دەبەستێت و گەندەڵەکان لە شوێنی خۆیانن کەس خۆی ناکاتە ساحبی ئەو شکستە گەورەیە کەس خۆی بە کەمتەرخەم نازانێت ئەم پارتە سۆسیال دیموکراتە ترسی لە ڕەخنەی کادرە خوێندەوارەکانی هەیە و بانگیان ناکات پلینیۆم پێت وایە بۆ کۆنگرە شوابێ ئەوەتانێت دکتۆر بەرامساڵح کادریشی نیشتمانی بەشداری نەبووە کاک شادمانی مەلا حەسەن ئەندامی مەکتەبە بەشداری نەبووە پرسیان پێ نەکراوە و بانگیش نەکراون و کاکاو محەممەد لەم لە حزی ئێستا جێ هێشتووە کەکێکە لە خوێنەوارەکانی ناوێشتی بۆ ئومێد دەکەم جێ نهێشتایە وەلانی کەم جوێی لێ بژیرایە و هەرچەنە بشتوایە وەکو ئەو نوکتەی کە باسەکرێ خۆ بشتوای لە کۆنگرەکە لە پلینۆمەکە هیچ ناکرات چونکە پلینۆمەکە بە 40 دقیقە کۆتایی هات و کۆتایی هات لەبەرەوە بەڕای من پێویستی بە گفتوگۆی زۆر جدی هەیە ینی نازان خوێنەوارەکان لە شوێی ئەم پرۆسیاجیان دەبێتەوە بەڵام ئەوە ئەزانم پلینۆمێک یان کۆنگرەیەک بە کولفێک و لێ توانای قدرەتی ئەوەی نییە ئەم دۆخەیە بە شێوەیەکی ئەوە چارەسەر بکە لە کاتێکە تۆ کادرە خوێنەوارەکەت کە ڕۆی من تەسەوڕم ناکرد تەسەوڕ مەکەن مەکتەبی سیاسی ڕێگەنەدا گەنجە بڕوە ئەم خوێنەوارە بڕوە بەس دڵنیام لە دڵی خۆیانڵێنم بەڵایەکمان لە کۆڵ بۆ قسەکەرێکمان لە کۆڵ بووە لەبەرەوە ئەمە مشکلەکەی ئەم هێزە یەکێتی نیشتمانی کوردستان هێزێک بۆ گوێچکەی هەبووە بە جیاواز لە پارتی هێزێک گوێچکەی نییە گوێچکەی داخراوەم هێزە یەکێتی نیشتمانی گوێچکەی هەبووە کارەساتە یەکێتی نیشتمانی گوێچکەی نامێنێ زانی من لە دۆخی ئێستای وای ئەبینم ینی ئەم هێزە بەرەو ئەواسێ گوێچکەی نامێنێ گوێ نەگرێ و تەنانەت گوێ لە کارە لەوەی یەکێتی بەو شێوەیە بێ کە تۆ باسیەکەی دیسانەوە مەکتەبی سیاسی بەرپرسیارە و ئەو پۆسە ئێستا لە مەکتەبی سیاسیان کە قوتبی جیاوازی سیاسی ئەندامانی سەرکردایەتی ئەندامانی ئەنجومەنی ناوەند مەکتەبی سیاسی قوتبی گەورەی ئەو هێزان قوتبی گەورەی ئەو هێزان بڕیاردنن و بڕیاردن لەسەر مەسەلە چارە نووسازەکان و مەکتەبەکان مەکتەبە جدیەکان بەدەست مەکتەبی سیاسیەکانەوەیە ئەمە واکە کە بە جۆرە لە جۆرەکانم هێزەوای لێبێ کە هێزێک بێ ڕخنەی دروست نەبێ بۆ لە میدیاکانە ڕخنە دروست نابێ بۆ دەنگەدەنگ دروست نابێ ینی دەنگەدەنگ چییە ینی قسەکردنە گفتوگوی عقلانیە پرسکردنە بە خەڵک یعنی تۆ هێزی حزبی لە دنیاە ئەچێ پەنابەتە دەرەوەی خۆی بۆی مسەقفین بێنێ ئەم هێزە مسەقفەکانی لێ زیایە ئەستەکەم ئەوە مسەقفەکان جێ هێڵن ئەوە تا بانگ ناکرێن بۆ پلینیۆم لەبەرەوە ئەمە بەردەوام بێتەوە لە ناو کۆنگرەیە دۆخێکی خراپتر دروستە هەرچەندە وتم من شخصی خۆم پێم وانە هیچ کۆنگرە کۆنفرانسی عسای سەحری پێ بێ ئەم هێزە ڕوون و ئاشکرا دیارە ئێستا دەبوو تا ئەم لە حزێش هیچ نەبێ یەکێتیە خاتەوە سەر پێی خۆی من ئەم هێزە وتم پڕ لە جیاوازی و لە فراغی سکرتێراژی و لە دۆخێکی جیاوازی و بوونی جیاوازی زیندوێتی یەکێتی ناسەلمێنێ من ئەم جیاوازی فکری قوڵ نبینم زیاتر ئەم جیاوازانە جیاوازی تاکە کەسی و شخصیە من جیاوازی فکری زۆر قوڵ نابێشیان نبی زۆر سپاس کاکەس بەڵێ کاکەڕێبین فەرموو دەستان خۆی پرسیارەکەم بۆ کاک جوتیارە لەسەر ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حاڵەتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە شکستە کە جێ بینین ڕۆژانە قسە لەسەر وەزعی میسر ئەکرێ و وەزعی میسر ئەو سەرکەوتنی کە لە میسر هەیە لێرە یەکێتی نیشتیمانی بە شکستە بینێ ئایا لەم حاڵەتەیە ئومێدتان هەیە بگۆڕێن ئەو لەرزانەی کە تووشی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەم جۆرە دروستە بێتەوە وەشمە شتێکی ڕاستکەم و عەفو کاک یادگار یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت بە زەبری هێز خەڵک داپڵۆسێ ئێرە سلێمانیە نەک ئەوەی نەیەوێت ئەو شتە سپاس دەکەم کاکەڕێبین بەڵێ کاک جوتیار جوابمەوە بەڵێ ئەگەر وەڵامی بیتەوە قسەکردن لەسەر ڕاگەیاندنی یەکێتیش ڕاگەیاندنی یەکێتی باسی میسرەکە باسی ناخۆناکە بەڕاستی من پێم وابێت هیچ حیزبێت لەم شەرقی وسەط و عێراقەیە ئەوەنەیەکی ڕخنەی لێنە گیرا ئەوەنەیەکی ڕخنە نەبووە تەکەلتوری ئەوانە یەکێتی وای لێ هاتووە ئەسڵ احترامێ بۆ حیزبەکانی تر وەرەقەیەکی حیزبێکی و گۆڕان ناتە دەرەوەی گۆڕان لەم NRT و KNN و فلان و ڕوودا ئەوانە بڵاوێتەوە معناوێ ڕخنە لە ناو گۆڕانان نییە یەک وەرەقەی پارتی هاتە دەرەوە هینی مەکتەبی ڕێخستنی پارتی بواتە دەرەوە لەم کەناڵەوە ئەندامێکی سەرکردایەتی پارتی وتیەوە ئەوە خاینە ئەوە جاسووسە کە وەرەقەی بردووە بەعکسەوە ئێمەی پێرێ بەیاننامەیەکمان لە ئەنجومە هێناوەندە نووسی بۆ مەکتەبی سەرکردایەتی زۆر نهێنی بوو بۆ شەوەکە لێرە خوێنرایەوە برادر بۆچی لێرە خوێنرایەوە چۆن گەشتەیەرە یعنی لە گەیەنەر خوێنرایەوە هەر بەیاننامەکەی ئێمە خۆمە مەسوولی کۆمیسیۆنی حکومەتم لە ئەنجومەی ناوەندی ئەمە خەتای ڕاگەیاندن هەمیشە بە دوای سەبقا ئەگەڕێ بەڵێ وایە ئەوداری سەبقا قەزم پرسیارەکەی برادەرە خەتاکە لەکوێیە ئێستا ئەوەی تۆ باسی ئەوە شت نەکرد بەڵێ قسەکە ئەوەیە کاک جوتیار تۆ باسی ڕاگەیاندنی یەکێتی ئەڵێم هەر ڕاگەیاندنی خۆمان نییە هەموو ڕاگەیاندنەکان باسی یەکێتیەکەن ئێستا هەرچی ڕاگەیاندنی هەموو ڕاگەیاندنەکان باسی یەکێتیەکەن بەس ڕاگەیاندنەکان یەکێتی ڕاگەیاندنەکەی ئیتر لە هەفتەی ئایندە و دوو هەفتەی ئایندەوە دەبێ لەگەڵ ئەو گۆڕانکاری کە بە تەمایە بیکرێت دوای پلینیۆم قەراردراوە دەستکا بە حملەیەکی جددی بۆی هەموو جیاوازەکانی دەرەوەی یەکێتیش کۆکاتەوە و خەڵک بێنێ قسەیە سەر بکە و لەو سێ مانگە لەو دوو مانگە پێ دوایە یان پلانێکی لەو جۆرە هەیە ئەوی بیستمە پلانێکی وا هەیە بەڕاستی ئەگەر نەکرا ئەنجومەی ناوەندی خۆمان ئێمە نەکرا غەڵەتێکی کوشندەیە و غەڵەتێکی گەورەیە چکە یەکێتی
ئەمە لە خەڵک ئێستا خەڵکی دەروێچێتی مشورێکێتی خۆ خەڵکی دەروێچێتی قسە سەرچێتیەکە دەیەها کادیر و خوێنەوەری و کەعزیزەیە کە خەمیانەیەکێتی تووشی لەمە ناخۆشتر بێ لەمە سپاس کاکجوتیار فەرموو کاکە بڵند با تخوا دومی جەبەمەوە بەڵێ ئەوە ڕوونکردنەوە بوو ناتوانێت شکستوانە من بەڕاستی وام نەوت ئێمە قەنەعەتمان وایە برادر ئێمە لە 76 خەبات دەکەین کوشت خەڵکی زۆرمان پێشمەگە بووە قوربانیمان داوە بۆی ئەم ڕۆژە بێتە دی ئازادی بە جیلی ئێستا بین وبجديمانه يعني من باس يوم كنت مبدا معنا هو يعني ممكن مبدا قناعات واخلاق لا اما اخلاق ازادي اخلاقها ديمقراطي مبدا قصد لقل فرق معنا خلق ترى اويا بو لخودينا حزبك خوش معنا اما كاوي خدمه لي املاي وخدمه لي اولاي وبياننا ما بات الدروا اذاعتك ما لقلان نكردوا كبراسي باش يكشيو لو انا خراب بي خلاص بالك وقال جيتر داخرا خد زاني حزبي وهي يشنا النقيجي تاعك كاكا سپاس کاکجوتیار سپاس دەکەم کاک بڵند زۆر سپاس من پرسیارەوەم بۆ کاکجوتیارە ئایا هیچ هەنگاوێکی ناوێکێتیا بۆ گۆڕنی سەرکردە باڵاکانی کە زۆرێک پیان وایە بەڕاستی ئەو شکستە بە تایبەتی لە هەڵبژاردنەکانە بەهۆی سەرکردە باڵاکانیەوە بووە و کوێ بڕیار لەسەر ئەم گۆڕینە ئەیە ئەگەر ببێت زۆر سپاس کاکە بڵند کاکە هەوڕێگەر بەڵێ کاکجوتیار هەر بە کورتی کاکە بڵند کاک بڵند کاکە بڵندجان ئەوم باسم بۆ کردی پرینیۆم قەلارەیە کە بیان گۆڕێ خۆ من تەسەوەرم وایە زۆریشیە گۆڕێن بڵێ ببرێ لە کۆنگرەیە قەلالە بگۆڕێ کە دووسێ مانگی ترە زۆریشیان ناوانەیە گۆڕانکاریان بەسەرا بێت خەڵکی تازە بێت پێت وایە ئەگەر بگۆڕدرێن قبوڵی یەکەن طبیعیشە بەلایەنەوە سپاس زۆریشیان ئێستا حەزەکەن زۆریشیان ئێستا حەزەکەن کە ینی 20 ساڵە خەریکی ئەو خەبات و تێکۆشارن حەزەکەن کەەوە ڕێگا خۆچۆڵگان بە خەڵکی تر بەڵام خۆی بڕارەکەوە لە کۆنگرا بێت بەڵێ کاگا ڕێگەر تۆزە لە مایکەکەش نزیک بیتەوە بەڵام پرسیارێکەکەم بەڵام ئەم 45 دقەی پلنیۆمی یەکێتی کە 45 دقەی خایان ئەمە خۆڵکردنە چاوی کادرەکانی یەکێتی نەبوو جەماوەری بڵێنەوانی کە هینی یەکێتین دڵسۆزی یەکێتین وەکو جارانی تر مەکتەب سیاسیانە بڵین بازرگانیان کردو بە هەمان شێوە بێنەوە پۆستەکانی خۆیان زۆر سپاس کاگاڕێ کاک گۆران بەڵێ کاکجوتیار کاکە هاوڕێجان تۆ بۆ 45 دقە ئێمە پرینیۆمان گرتووە بۆ درێژکردنەوەی سەکردایەتی بۆ 3 مانگە کەسێک بۆ 3 مانگ ناچی ئەو لابات و خۆتێتە جێگایی یعنی تۆ منطق سەریکە واقع سەریکە تۆ بۆ 3 مانگ کەسێک گەڵێ کاکە تۆ لا چۆ بەرسمە جێگەی تۆ وایە کە 3 مانگی تر کۆنگرە بەستین ئێمە ئەو کۆنگرێ بۆ 4 ساڵ بێت معلومە کەسە بیە سەکردایەتی بێ بۆ 3 مانگە بە سەکردایەتی یعنی منطق وایە و من پێم وابێت لە کۆنگرێ ئەم گۆڕانکاری ڕوایەت ضرورت دروستی کردو ینی مۆزوعی دروستی کردو زروفی بابەتیەکە وای لێکردین گۆڕانکاری بەخوا سپاس دەکەم کاک عزیز تۆ ئەڵی بە تەسەووری من یەکێتی دەبێتە هێزێکی بچووک لە ساحەی سیاسی کوردستان و دەنگەکانی لەو دەنگانەش کەمتر دەکات کە لە هەڵبژاردننی پارلەماندا بەدەستێنەوە کاک جوتیاریش ئەڵێت کۆنگرە وەڵامی بۆ پرسیارەکان پێ و کۆنگرە زۆربەی کێشەکان چارەسەر دەکات ئەمە ئیشکالەکەیە بازدی من تەسەوەر مەکرد کاک جوتیارێک و ئەندامی ئەنجومەنی ناوەند کە پەرلەمانی یەکێتیە لێپرسینەوەی جدی بکردایە ینی کاک جوتیاریش هەمان وەکو ئەنجومەنی ناوەند ئەنجومەنی ناوەند من کاتی خۆی کە دروست بوون دەنگی تێدایە دەنگ بۆ کاک عادلموراد دەنگێکی دیلێری ناوم دەنگی تێدایە بەڵام ئیجراءات ناکە ئەم هێزە ئەنجومەنی ناوەند نەیتوانێت ئیجراءات بکە ینی بارێکی سەختە بەسەر یەکێتی و پارێژ و سەروەت سامانێکی زۆرە با لەگە خۆیان نەیتوانێت گۆڕانکاری گەورە دروستکە نەیتوانێتەوە ینی ئەم مبەڕێنانی کاک جوتیار دەبوو ئێستا دەنگی لە من درێتر وایە بوو تا هەرگیز ئێمەی ئەنجومەنی ناوەند قبول ناکەین مەکتەبی سیاسێک کە قسەکانی ینی بۆتە نوکتە قسەی زۆرە لە مەکتەب سیاسەکان لە فەیسبووکە ئەو برادرانە هەموو دانیشتون نوکتەیە ینی لە کاتی هەڵبژاردنە قسەی وایان کردووە ینی هیچ سیاسیەوە قسە ناکە لەبەرەوە من یەک ڕێم هەیە کاک جوتیار بۆ نمونە ڕێی ئەو هاوڕێم زۆر لاجوان بوو داپڵۆسین کاکە یەکێتی چۆن داپڵۆسینی نەکرد برام لە حەدەی شوباتە یەکێتی داپڵۆسینی کردو لەم شارە داپڵۆسینی کردووە دەکەس کوژاوە دوانان پارتی کوشتی هەشتیان یەکێتی نیشتمانی کوشتێت ئێخۆ خەڵکی سلێمانی باوەشێنە ناکە بە ڕێحانەی تر ئەوڵا دەنگە ناتێ مافی خۆشی دەنگە ناتێ لەبەر تۆ ڤایرۆسی پارتی پارتیکە عزیز بەڕاستە ئەوە قسەیکی ترە پرسیارە بکەم با من لە جیاتی کاک جوتیارە و پرسیارە باشە کاک عزیز ئەوترێت ئەو ڕەخنانەی ئۆپۆزیسیۆن کە خۆیان بە نوێنەری خەڵکەزانن لە یەکێتی گرتووە بە هەمان شێوە لە پارتی گرتووە تونتریش بووە بۆچی دەنگەکانی پارتی کەمەکان بۆچی دەنگەکانی یەکێتی کەمەکان بۆچی پارتی پێی وایە براوەی یەکەمە هێزی یەکەمە بۆچی یەکێتی پێی وایە شکستیەنەوە شتێک نییە بە ناوی پارتی دیموکراتی کوردستان شتێکەیە بە ناوی بنەماڵەی بارزانانی و کۆنتڕۆلی هەموو شتێکیان کردو پارتی لە شوێ حکومکە ئەو شوێنە بێدەنگەکە ئەوە جیاوازی ناوەن یەکێتی پارتیە باستایشی یەکێتی نەکەین پارتی لە هەر شوێنێ حکومکە ئەو شوێنە بێدەنگ دەکات هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەولێر و دووهەکە بکرێ پارتی نایباتەوە پارتی سەرۆت و سامانەکانی بەدەستە نەوتەکەی بەدەستە گومرگی بەدەستە هێزی چەکداری بەدەستە لێرە 62 ڕۆژ خەڵک خۆپیشاندانی کرد
باشە لەوێ یەک پیاوێکی خوێنەوار هات هێلکە بارانیان کرد لەبەرەوە باسی پارتی دیموکرات مەکە پارتی دیموکرات نییە پشتێ نێ بەناوی پارتی دیموکرات تۆپەڵە قوڕێکە و بنەماڵەیەکی دیاریکرا و کەس بووی نیە قسەی لەسەرکە ئێمە لێرەوە قسە لەسەر هێزەکەین کە پێوتری یەکێتی نیشتیمانی کوردستان کە نابێ بۆ قۆناغەیە تێپەڕێ ئەژینا پارتی دیموکراتی کوردستان نییە شتێ نێ بەناوی پارتی وەکو وتم هێزێکە بنەماڵەیەکی دیاریکرا و ئەم جیاوازەی کە هێناتەوە لە نێوان یەکێتی و پارتیدا پێت وایە وا ئەکاد یەکێتی بکەوێتەوە سەرپەی خۆی من وەکوتم ئاماژەکان وا دەرناخن ئاماژەکان وەکوتم ئاماژەی زۆر خراپبوون ئەو پەیوەندی بەو 8 ساڵەوە هەیە ڕێکەوتنامەی استراتیژی و نزیکبوونەوەی یەکێتی لە پارتی و بێدەنگبوون بەرامبەر بەو هەموو غەڵەتانی کە پارتی کردوێتی ناڵم بە شەڕ بەڵکو بە گفتوگۆیەکی زیدی تۆ ڕۆژنامە نووسێ لەناو هەولێرا بکوژێ یەک میدیا یەکێتی باسی نەکە ئەمە چی دروستەکە هێز کۆمەلگە بەدوای هێزی تراگەڕێ بەدوای گروپی تراگەڕێ لەبەرەوە بەشێکی زۆری ئەم هێز یەکێتی لە ماوەی ئەو 4 ساڵی بەتایبەتی 4 ساڵی ڕابردوو ویستی لە پارتی بچێ هەوڵی داپڵۆسینی دا بۆ نمونە هەوڵی چیکرا هەوڵی بازرگانی کردنیدا بەڵکە عزیزوانیە شتەکان وا ئەبین من کاک عزیز بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە چۆنە بەرنامەکە لەسەر پارتی دیموکراتی کوردستان نیە بەڵام چۆنەکرێت تۆ بە پارتی دیموکراتی کوردستان بڵێ تۆپەڵە قوڕ لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستان متمانەی دەنگی زیاتر لە 600,000 کەسی ئەم هەرێمەی بەدەستێنەوە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش وەکو حزبێکی بە کاریگەر کە کاریگەری داناوە لەسەر شتەکان باسەکرێت بۆ ئەکرێت بوترێت پارتی بەو شێوەیە حزب نییە و دیموکراسی ئێستاشی پێوبێتی کە 18 کورسی هەیە لە 38 کورسی گرنگترە ئەگەر هێزێکی کراوە بێ لەگەڵ خۆیدا ئاعتراف بە هەڵە بکە بۆ نمونە من ئەزانی چۆنە هیتلەر بە هەڵبژاردن دێتە سەر حکوم پێ دوایە ئەوەی زۆری نەی لابێ جوانی لای ئەوە من شخصی قەناعەتم بەمە نییە من پێم وایە 5 کورسی چاک لەم کۆمەڵگەیە کاریگەری لە 50 کورسی هەیە فەرموخۆ ئۆپۆزیسیۆن کورسەکانیشان کەم بوو لە ماوەی 4 ساڵە ساحەکە بەدەستەوان بوو شەقامەکە بەدەستەوان بوو بینیویشمان گفتوگۆکان بەدەستەوان بوو دەنگە دلێرەکە لای ئەوان بوو باش کێشەکە لێدا ئەمەیە بۆچی بە هێزێک دەڵێن تۆپەڵە قوڕ لەبەرەوەی هێزە توانای نییە خۆپیشاندانە لەناو خۆیان قبول بکە بارەگا دەسووتێنە لەناو شارەکەی خۆیان ئەمە ئیشکالەکەیە لەگەڵ بەڵامێکی چیتی ئەوەی زوتیارە ئەوە نییە بڵێ کاکە چۆن ناکرێت هێزی چەکداریش خەڵکی بەرشەقداوە وڵا خەڵکیشی کوشتووە وڵا بەچاویش خۆمان بینیمانە وڵا ڕۆژنامە نووسم ئەوانەی لە ڕابردوودا ڕمیاندات لە هەفتەی شوبات و دواتر پێت وایە وای کردیەکێتی بەم دەردەی ئێستا بچێت من بەڕێی من کاگیادگار واقعی بین ئەو غەدەی لەم شاری سلێمانی و لەم مەنتیقیا لە یەکێتی کراوە لە کەس نەکراوە پێ دەڵێم چۆن کێ غەدری لێ کردووە هەموو غەدیان لێ کردووە 4 دانە ساڵە کێ غەدری لێ کردووە کاک جوتیار کەناڵی ئازاد غەدری لێ کردووە کاکە بە واقعی بین کاکە ئەگەر تۆ بەردێ دابنێ دڵۆپێ بێنە دڵۆپە ئاو بێنە لە بەردەکەی با 4 ساڵ 5 ساڵ تکدێک لە بەردەکەی کاکە بەردەکە کو نەبێ کاک زوتیارەکەم خۆشەندان لە شاری سلێمانیە لە پارتی درا لە یەکێتی نەدا وڵای خاتریان باز دەکەم کاک عزیز هەر لێرەوە کاکەم پێ حقت بیاڵێم کاکە خۆ قسە مەسەلەی ڕخنە قوبوڵنی بەعکسەوە ڕخنە لە مێنە ئینسان مردووە هەر هێزێک هەر عایلەیەک هەر شوێنێک بە ڕخنەیتیانە بێت و سەرنجیتیانە بێت و ڕخنە جیژنەکەین ئەوە مردنە ئەو عیلانی مردنکردنی خۆمانە کە من قەت لەگەڵەوانیم لە یەکێتیەوەی لێبێت و بۆ یەکێتیم چکە یەکێتی ئەمەیتیانە ئەم داپڵۆسین و ئەم ئیستیبدادیتیانێ بۆیە من یەکێتیم لە حەقەتە کەیوانەما من پێم وایە بە معارەزەژ وەکو دەسەڵات وەکو پارتی کە باسیەکەی لەناو خۆیان ئیستیدادێکی تیان ڕخنە لەکەیتە قوبوڵ ناکەن کاک جوتیار بە پشتبەستن بە چی ئەڵێ ڕخنە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و قەڵەم بەدەستەکان گویان لێگیرێ کاک عەزیز ئەڵێت ئەوەی ڕوخساری هەر پارتێکی سیاسی جوان دەکات ڕووناکبیرەکانێتی نەک سەربازەکانی قەڵەمەکانێتی نەک بەڵام پلینیۆمە ناکە یادگار وجدانە بێ ئەمە زەلامەیە کە بەرامبەر بە تۆ دانیشتووە خۆی لێرە قسەکە آخر من پرسیارێک لە تۆ سیارەکە ئەمەیە نیشتیمانی لەم دەبەرەیە 4 دانە ساڵە بێڕەحمانە غەدری لێکرێ و لەسەر نووسێ گەورە بچووکی لێ تێکەڵاوەکرێ هەموو شتێکی لێکرێ بە سفر بەڕاستی کاک جوتیار بەخسەکانەوە دەرەکەوەیەکێتی زۆر زەلیل و بچووک و مەبچووک نییە بەڵام تۆ بەرامبەر تۆڵی غەدری هەموو غەدری لێکە حزبەکان تۆ لێرەوە غەدری لێکەی لە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆنەوە لە هەموو کەناڵەکانەوە باسەکە ئیلا باسەکە لە ساحشتا لەسەر سلێمانی لەسەر یەکێتیە کەمترین ڕخنەوانە لەسەر دووەکە کاکە باسی دۆ ناکەن بۆ نمونە دووە کە شارێکە لە کوردستانە هەموو کوردستان 3 شارە چاوەکەم 3 شارەکە کە دووەک باز ناکرێت بۆیە لە ساحشتا و دوو دەنگایە بێ پارتی دیموکراتی کوردستان لە ساحش دەنگیا دێت چونکە ئەسڵەن تۆ داوخستووە لەسەر هەموو شتێک هاتووە سەر سلێمانی ململانە جدیەکە لە سلێمانیایە معلومە لە بینی معارەزە و لە بینی دەسەڵات و لە بینی ئێمە و لە بینی سلێمانیایە هەولێریش تەدەکراوە بە نوعێ معارەزە تەنها لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی نییە بەڵێ کاکە بە دەلیلەوەی تەنیا دەنگەکانی یەکێتی خواردووە پێم بڵێ گۆڕان دەنگێکی پارتی خواردبێ پارتی 750,000 دەنگێناوە کاکە واقعی بینێمە بەڵێ ئێمە گۆڕان پێکەوە بەعرض دەکەم کاکە تۆ واقعی بە کاکە تۆ لەسەر هێزە ئیش دەکەیت بە مستەمیری من وەرە لەسەر کەسێک لەسەر هێزێ لەسەر ڕێکخراوێ لەسەر اینێک 4 دانە ساڵ بە هەموو قوتی خۆمیش لەسەر دەکەم تەفریش یەکەم کاکە کەسی پێوە نایڵم
من دقة مسلونية يشتي غلطي نية يك بسال لك زير بكم بوشي كنالي رودا وسر بشيه أوي من بيستو ما بيستو على بيلان والله ما تصدق بوشي ام كنالا هم ستريس كان لسر سليمانيه بوشي بشوار كنالي يشتي ناتوان ستريس بخنا سردوك بون باشا ما بسيارك اللي هذا امي بوشي بارتي راستا من لا ويك رقاني مش بالنوع نوع كان توشي وحاطب وبراسي الدفاعي فيك الاخوي ناتواني هجوم كابولاني كيتر يعني اما لبيني اما لبيني وبراسي سپاس دەکەم کاتی پرسیاری میوانەکانە کاک گۆران فەرموو. من پرسیارەکەم بۆ کاک جوتیار بوو ئەوەی کێشەی یەکێتی لە شخصە ئەوە لە پەیڕە و پرۆگرامانیە هیوای ئەوە هەیە کە یەکێتی قیادەکانی بە تایبەتیش مەکتەبی سیاسی بگۆڕێ و یەک پرسیاری تریش چ زمانێکی یەکێتی نەکرێت تۆژەر کاریگەری پاشتی دوای کۆنگرە بوو. سپاس دەکەم بەڵێ کاک گۆران بەڵێ وەڵامی بەڵێ من نەزانم بەشێکی لە کێشەکانی شخصە معلومە وایە چکە شخصە قسە لەسەرۆنی خراپەیە باشە ئەم مهمەی پێ ناکرێت کاکە تۆ قایدێک سایقی لۆریەک سایقی زۆر مەزبوط دەبێت لەوانەیە ناتوانێت بە لۆرەکە بە ئاسایی لێ بخڕێت من ناڵێم فلان و فلان ممکنە هەمان بێ ئەوە ئەم ممکنە کاک جوتیار چاوەڕوانەکرێت لە کۆنگرەی داهاتوودا پێیان بوترێت ئێوە نەتانتوانیوە سایقێکی باش بن بۆ ئەو سەیارەی کە یەکێتی ئەبا بەرەو خۆی مەکتەبی سیاسی واڵێ کاچی من خۆی مەکتەبی سیاسی ئەڵێمە لە ئێستا لەم خۆناغا ئێمە ڕخنە لە خۆمانەگرین کە نەماتوانێت مهمەیە بکەین ئەمە قسەی مەکتەبی سیاسیە لە دوو بلاغا باسییان کردووە دووەمیان ئێمە پارتی کاکە ئێمە پارتی ئیتیفاقی من حەزەکەم لەسەر ئیتیفاقی استراتیژی توخوات دێڕێ بڵێم بۆ معلوماتی ئەو برادر ئیتیفاقی استراتیژی برادرینا لەسەر ئەساسیەوە نیە ئێمە تەنیا لە حکومەتە شەریک بین بۆی خەڵکی کوردستان لێی معلوم بێت ئیتیفاقی استراتیژی بین دوو هێزە وەزعێکی بابەتی مۆزوعی دروستی کرد ئێمە و پارتی بۆچی بۆی کە لە هەموو پرسە گرنگەکانە پێکەوە ئێمە قرار بین بۆ مەشتێکی زۆر واتاگەرێکەتی بەشداری لە حکوومەتیش نەکاو مەسەلەن بۆ نمونە ئێمە لە بەغایە کاکە ئێمە لەگەڵ دەوڵەتە ئیقلیمیەکانە چەند باشە ئێمە هەموو لایەنە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆن و حکومڕان و هەمومانەوە پێکەوە قرار بین لەوەی کە علاقاتمان چۆن بێت لەگەڵ ئێرانە علاقاتمان چۆن بێت لەگەڵ سووریا علاقاتمان چۆن بێت لەگەڵ مالیکی و بەغا و سونە و شیعەیە لە بەشی سێمە دێنە سەر باسی ئیتیفاقی استراتیژی فەرموو کاک گۆران. بەڵێ باش تۆ پێت وانە ئەم شکستەی ئەسە یەکێتی ئەم کۆنگرەی کە ئەکرێت ئەبوو پێشتر بکرایە چونکە لە ساڵی 2009 ئەگەر کەرکووکی لێ دەربکەی یەکێتی 390,000 هێناوە بەڵام لە ئێستاشا 350,000 واتە شکستەکە ئەوەندە گەورە نییە کە ئێستا کردویانە بەهەڵا ئەمە هی 3 ساڵی پێشووترە پرسیارێکیش بۆ ئەو میوانەی تر زۆر بە کورتی پێ وانە میدیاکان ئەوەنەی کار لەسەر یەکێتیەکەن بەنیو ئەوەندە کار لەسەر حیزبەکانی تر ناکەن یعنی ئەوەی کە لە شوێنەکانی ترەکرێت بەنیو ئەوەندە لە سلێمانی ناکرێت لە سلێمانی ئەکرێت بە هەڵاو گەورە گۆران بەبەستێگە کاک جوتیار پێم بەڵێن کاتی ناوبڕەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکە بێتەوە ئێمە لە 2010 کۆنگرەمان بەس کاک گۆرانجیان لە 2010 کۆنگرەمان بەس بەڵام کۆنگرێ بوو دەردی کە عزیز وتی کۆنگرەیەک بوو ممکنە نوقسانی زۆر بێ بۆ ئێمە لە کاتێکا بۆ کە نیۆمان لێجیابەوە بێتان نەچی ئێمە حیزبێک بووین لە کوردستانە هیچ حیزبێک ناتوانێت بەرگەوە بگرێت حەزەکەم بزانی ئەم حیزبە سیاسانی کوردستان نیوەی لێ نەخێن نیوەی جیامەکە کاکە سێ کەسی لێجاکەرەوە تووشی چه ئەزمەیەکە بێت ئێمە نیۆمان بە یەکێ لە سەکردە مهمەکانمان جیابوونەوە مەسەلەن کاک نەوشیروان جێگری سکرتێری گشتی بوو جاری وایە سکرتێری مقرڕی شێتی گشتی بوو بە تایبەتی خەڵکی سلێمانی هەموو خەڵکی سلێمانیەکان زۆربیان جیابوونەوە لەم حیزبە وایە بەڵام بۆ باڵی سەربازیەکان جیان گرتەوە بۆ باڵی سەربازی جێ گرتەوە ئەو کاتە بنمان مەخسەم باڵی سەربازی نییە ینی تۆ کاتێک کەسە سیاسەکانە لە 2010 جورئەتێکی باش بوویەتی کۆنگرەی بەس باوەڕکەن یعنی کا عزیز ینی جورئەتی کاتی کۆنگرە دیارێکرێت جورئەتی بۆ نا تۆ سەری کە کاکە حیزبی وایە تا ئێستا گۆڕان کۆنگرەی بەستووە 5 ساڵە کاکەم حیزبە هەیە خۆ نە دەسەڵاتەوە نە هیچی هەیە و نە پارەی پێ و نە هیچی ئەوە نییە نە سەراع و تەکەتولاتی دیە کۆنگرە بۆ نە عەمەلەیەکی قورسامە کۆنگرە نابەسێ کاکە سپاس دەکەم کاک عزیز گەر زۆر بە کورتی وەڵامی بیتەوە کاک گۆران ئەوەی لەسەر میدیاکان باسی کرد کاک گۆران بەڵێ دروست ڕاستەکە ینی بەشێکی پەیوەندی بە زیندوێتی لەم ناوچەیەوە هەیە دەڵێت ڕاگەیاندنی ئازاد ڕۆڵێکی سلبی هەبووە لەوەی یەکێتی بگەێنێ بەم ڕۆژە پێت بەڵێ وتت ئیش لەسەر من پێم وایە جوانترین هێز ئەو هێزان کە ڕخنیان لێژێ تا ئەم لە حزێش زیندون بۆیە کە ڕخنیان لێژێ و ڕخنە قبول دەکەن یعنی بەڵام ئەمە بکەیتە بە منەت بڵێ ئێمەش ئەوان یان دام پلۆسی و ئێمە دامان نەپلۆسی و ئەوان بۆ ڕخنەکە ناگرن بەڵام گوێر ڕخنەکان گرتووە تام لە حزەیەکێتی وەکوتم جوێسکەی گرتووە ژێی گرتووە بەڵام لەم هەنگاوی پلنیۆم وانێ هەستەکەی جۆر گوێی گرتووە یا گوێی گرتووە گوێی گرتووە
گوێی گرتومە بەستم ئەوەیە کە گوێی لە ڕخنەکان گرتووە و فەزاکە لەم هەرێمەش بەشێکی پەیوەندی بە زیندوێتی ئەم ناوچەیەوە هەیە میدیای ئازاد ئەو پۆزیسیۆن زیاترەکە بێتە منتیقەی سلێمانیەوە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە لەم منتیقەیە زۆرێک لە زیندوێتی هەیە هەر لە ئیماراتی بابانەوە بگرێت زۆرێک لە دنیای سەقافی و دنیای ئێمە جوڵەیەشی تێدایە و بەشێکی پەیوەندی بەوەیە کە وتم پارتی لە شوێ حکم کا و شوێنە بێدەنگە کابیر نەچێت هەولێر حرەکەی تیا بووە و جوڵی تیا بۆ بەڵام ئێستا هێزێک دێ کۆنتڕۆڵیەکان فەزایە کۆنتڕۆڵەکە و بێدەنگیەکە ئەوەی کە گۆران باسی کرد لەسەر میدیاکان و قسەکردن لەسەر میدیا بۆ ناوچە بە تەسیسا کرێ یەکێک لە کەناڵی تەسیسە هەموو قەزەکانە گوازێتەوە بۆ منتیقەکانی کە لە بادینا تەسیس کراوە هەمووی کراوە بەتەشیرە گوازێتەوە سپاس دەکەم کاغازی بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتە.